دەوڵەمەندەکان سەرمایەدارەکان وەرن یەکی 1 ملیار دلار بێنن بام شارە قڕ بکەینەوە. من ئیشەکەم بۆ هیچ کەسێکی ناکەم، بۆ ئەڵڵا یەکەم، هیچ ماندوونی با ئەڵڵا، بە ئەڵڵا وەزانم ئیسا هاتمەوەیش. ئەو جامانەی شەرەفە و جامانەی با و باپیرانمانە کە ڕێزیان لە دینی ئیسلام کردووە بە دابینکردنی خواردن لە ڕێی خێرخوازانەوە و دوایەوە هەڵساوین بە سپاکردنەوەی ناو شار و خواردن و کەمپیلمان ڕاگەیاندووە و تەواوی ئالەتەکان لە ئیشان. من خۆشم ئەوەنە نەخەوتومەوە قسەم کردووە دەنگم دەرناچێت و هاوکاری خەڵکمان کردووە بە نان و بە خواردن بە ئەڵڵا نەخەوتووە. مەجالم دەمەوە نەوەستاوە، وەستانم تیان نییە، ناڕۆمەوە ڕۆم خۆم شوێری و نوێژی بانی برو هاتوومەوە. ئیستا بەخوا بەدەستی دەستێژەوە درۆت بۆ ناکەم. وەڵاوی بەرنامەم نیەتانەوە ئەتان سیستەم و ئەمەلیاتەکەی هەتا ئەمەلیاتە تەواو نەبێت هەتا مەکاین و سافەکەم لەگەڵا بێت ناوە. دەوڵەمەندەکان سەرمایەدارەکان وەرن یەکی 1 ملیار دلار بێنن بام شارە قڕ بکەینەوە. با داناغاز بێت شاری چەمچەما قەرە بکاتەوە. حەقی شەرعی خۆمانە شارەکەمان بەس داناغاز قەرە بکاتەوە. ئەمە هێزی ئارامەڕیشە نییە، ئەمە هێزی ئەڵڵایە. من ئیشەکەم بۆ هیچ کەسێکی ناکەم، بۆ ئەڵڵا یەکەم، پەیوەندیم بە هیچ حزب و گروپ و ڕێکخرا و مێخراومان نییە. خەڵکە زانێ ئارام درۆ ناکات. ئەو خەڵکێک کە هاتووە ئارام چاویشی نییە و قژی زەر نییە و باڵای بەرزیە. تەواوی ئەو خەڵکێک کە هاتووە بە خۆشەویستی ئارامەڕیشە هاتووە بەبێ پارە، بەبێ ئەوەی کەشتیمان کڕیبێ ئەمانەمان کڕێەوە، دزمەمان کڕێەوە، ماسیحمان کڕیوە، هەنێ پێداویستی سەرەتاییمان کڕێەوە بۆ خۆمان. هیچ ماندوونیم با ئەڵڵا، بە ئەڵڵا وەزانم ئیسا هاتمەوەیش. ئێستا ئەم دەقەیە ئەوەنە ژیانم ژوولاوم حرەکەم کردووە لە شۆفڵە و خۆمەڵداوەتە خوارەوە لە حەفارە و ئەمانم بەرەوە بووە خۆم بەرداوە لە ڕێگای سلێمانی. بە ئەڵڵا ئاگام لە جەستەم نیە وەک ڕۆبۆرتم لێهاتەوە یەک تایمە ڕۆ. ئەوە لەوەیە کە پاک بی بەرامبەر خوا، ئەوە لەبەرەوەی ئەوە لەوەی ڕابردووت پاک بێت. ئەوە خەڵک گرتوێتی بڵاوی کردەوە، من ئاگادارم مۆزوعانی و نەیشم بینیوە و دەستت خۆش بێت. ئەوە پەروەردگارەمەی کردووە. ئەو جامانەی شەرەفە و جامانەی با و باپیرانمانە کە ڕێزیان لە دینی ئیسلام کردووە و 180,000 کورد بەبێ چارەنووس بە نەبێنادیار بەبێ گۆڕ کە ئەلفال کرا لەبەرەوە جامانیە بوو. جامانێشی ئاوای لەسەر بوو لەگەڵ جامانێشی سوورا هیچ کێشەیەکمان نەبوو. تعدامان لە هیچ وڵات و قەومێ نەکردبوو، بەس لەبەرەوەی جامانیمان لەسەرا بوو قاتمان لەبەرا بوو ئەلفال کراین. ئەو جامانێ ڕەمزی ئیسلامە. بۆ من پیاوێکم خزمەکاری ئیسلامم لەبەر خاتر خوا ئیشەکەم. ئەگەر ئەوەش بوو بێت سوژدەیەکم بەدڵێکی پاکەوە، وەڵڵاهی بەدڵێکی پیاوێکی کرێکارەوە. مناڵەکانی خۆم بەبێ دایکی لە ماڵەوە بەجێهێشتم و لە مەکتەب بوون نەچوون بەدەنیانەوە لە خزمەتی خەڵکام ئەو خوایە و کارەی بۆ من کردووە. هیچ ئەوە نەبووە. ڕووداوێک ڕوویدا لەم هاوینەیە چوم بۆ شوێنێک دوور بوو، چوینەنێ دارە بۆ ئاوماندا لە دەرەوەی شار تقریبان 40 دقە ڕێگا بوو. من لەوێ نوێژم کرد، بەس ئەوە نەدانیشتم، نوێژم کرد سوژدەم بە دوای 40 دقە بۆ سەعات هاتمەوە ماڵی خۆمان کە هاتمەوە لەو شوێنە شانم دادا دوو بشکەکە بەبان چەمەندۆگای ڕۆی بەخوا پێمەوەی نەدا بە هەست کەسێکی دابێ لەو دێمە زۆری خەڵکە